پەروەردگار دەفەرمێ ثم بۆ تەراخیە لە زمانی عەرەبیدا واتە دوای چەند ساڵێک لەم بێهێزی و لاوازیە کە تۆ هەر لاوازی پێویستیت بە شیری دایکە یان بە شیری قوتووە چونکە خواردنت بۆ ناخورێ چەند مانگێک 6 مانگ بەرەو ژوور تۆ بەس تەنها دەتوانی شیر بخۆی پاشان دەبێت دایک بتشوە ئەبێت دایک خاوێنت کاتەوە خۆم بەچکەیە ئەم مناڵە هیچ خۆی پێپاک ناکرێتەوە لە پیسیدا دەڕزێ پێویستی بەوەیە دایکی بیگۆڕێ دایکی بیشوە و خاوێنی کاتەوە پاشان کە فێری نان خواردنیش دەبێ ئەبێ بەدەمیەوە کەواتە دوای شیر خواردنیشا خۆی ناتوانێت دەستەکانی بەرێ و کەوچک بگرێ و یان بە پەنجەکانی خواردن هەڵگرێ ئەبێ بەدەمیەوە بکرێ پاشان توانای بەدەستهێنانی نانی نییە ئەنجاکە خۆشی بەدەستی خۆشی خواردی بە کەوچک خواردی بەدەمی خۆیەوە کرد کە خۆشی پاک کردەوە ئالەم قۆناغشدا هەر زۆر لاوازە لەبەرەوەی منداڵێکە نانی خۆی پێپەیدا ناکرێت منداڵێکی 3 ساڵ 4 ساڵ نانی پێپەیدا ناکرێت ئەبێ باوەک شەوڕۆژ بخاتە سەر یەک بۆەوەی منداڵەکەی تێرکە ئەمجا دەفەرمێ جعل من بعد ضعف قوة دوای چەند ساڵێک لەم لاوازیە پەروەردگار ئەم لاوازیەت بۆ دەژێڕێ بە بەهێزی بەڵام لەو کاتەشە کە دەبی بە گەنجێکی بەهێز ئەڵێی لە لووتکەی بەهێزیدام زۆر بە خۆت دەنازی یعنی بە حیسابی خۆت چێو کون دەکەیت شەرم لە هیچ کارێک ناکەیت قورسایی دوو هێندەی خۆت بەرز دەکەیتەوە ئالم کاتەشا پەروەردگار دەفەرمێ ئەسڵی خۆت لەبیر نەچێتەوە تۆ هەر لاوازی خەلەقەکم من ضعف لە لووتکەی هێز و توانای گەنجیشدا ئەی مرۆڤ بە ئاگا بە تۆ هێشتا هەر لاوازی چۆن لاوازە گەنج لاوازە بەڵێ ئەوەی کە زۆر گەنجە و بە توانایە خۆی بۆ ئازارێک ناگرێ یەک ئازارێک لە جەستەی دایەتی ئەبێت چەند دکتۆر بکاو دەرمانی ئازار شکێن بەکار بێنێ بۆی لەو ئازارە ڕزگاری بێ بەرگەی تینوێتی و برسێتی ناگرێ ئەو گەنجەی کە چەند بە خۆی دەنازێت چەند لە لووتکەی هێز و دەسەڵاتدایە بەڵام بەرگەی تینوێتی ناگرێ بەرگەی برسێتێکی لە ڕادە بەدەر ناگرێ بە دووی ئاواوێڵە بە دووی ناناوێڵە بەرگەی جەڵتەیەک ناگرێ ئەو گەنجە جوانە بەهێزە بە قووەتە بە ئەندازەی نووکی قەڵەمێک خوێن لە سەریدا لە یەک دەمارە بوەستێ مێشکی لە کار دەکەوێت جەستەیەکی بێجیانە ئەو دڵی یەک بۆڕیەک خوێنی تێدا بوەستێ جەڵتەیەکی دڵ لێ دەدا بەرگەی جەڵتەیەک ناگرێ ئەم گەنجە جوانە بەهێزە چەند کەسمان بینیوە خواشی فەهم بدا و خوا ڕەحم بە ئێمەش بکە لە لووتکەی گەنجەتیدا لە لووتکەی هێز و توانادا جەڵتەیەک لێی داون پارچەیە گۆشتن خۆشیان نەزان داوای خواردن بکەن خۆیان توانای پاکردنەوەی خۆیان نییە کەواتە لە کاتی گەنجیشە کە پەروەردگار دەفەرمێ ئەو بێهێزیەی منداڵی موردەوە دەهێزم پێبەخشی ثم دوای چەند ساڵێک گەیشتێ لووتکەی گەنجەتی ئاگادار بە خەلەقەکم من ضعف تۆ هێشتا هەر لاوازیەکەت تێدایە بەو خاڵانی کە باسم کرد